ماوەی 3 ڕۆژە ئەم بەڵای ڕووی کردووە لەم مەڕە زیاتر لە 200 سەر زۆر زیاتر لە 200 سەر مردارەوە بووە بگرە بۆ 70 بۆ 80 ملیۆن دینار ئەخەمڵێنرێت زەرەر و زیانەکەی لە گوندی خانە خۆی مەڕەکەمان کامل 350 سەرە تقریبان 100 سەرێکی ماوە ئێستاکە ئەم نەخۆشیە کە پێیەگا کزێکە تقریبان 50 بۆ 60 سەریشی ئاهوا کزە و توژەم نەخۆشیە بووە هیچ نەهاتووە چوین بۆ بنکەی پۆلیسی قەرەنجیر چوینە ئەوێ بۆی کە بێن بزانین چییە و هۆکاری چییە وتیان نەهاتن بەدەم داواکەمانەوە وتیان ئێوە بێت شکاتکەن وتمان ئێمە شکاتمان نییە وەکو شکاتمان نییە بەس وەکو ئاگادارکردنەوەیەوە ئاگادار بن بۆی بزانن ئەم کێشەیە چییە و لەسەر بۆچی ئەم مەڕانەوە لاتوە نەهاتن بەدەم داواکەمانەوە ئەم ساڵ 10 ساڵە ماڵم لێرەیە خەریکە ئاژەڵداریم هیچ کارەساتی وام نەدیوە بە هیچ شێوەیەک و چەند ماڵێکی 4 ماڵ مەڕدارین لێرانە شکر هیچ زیانی وامە بەر نەکەوتووە ئەمە یەکەم جارە ئەم زیانە بەر من بکەوێ کەوا زیانێکی گەلێک گەورێ و چوومانە یەکەم دەقە خەبەری شورتەمان داوە لە قەرەنجیر بە ئێمەیان و تۆ بڕۆ شکات بکە لە نەفەری اینجا دێینە هاناتەوە شک نابەم هیچ بێت چ شتێکە لە ئیرادەی ئەو خواوە هاتووە ئەنا شوپەم لە هیچ کەسێ نییە و لە هیچ چشتێ نییە و ئەو عالەمەی خوا دەواجی نەداتە ئاژەڵەکانی کەس شکر هیچی لێ ناتۆ خوایە کەسیشی لێنەیە وەک من خەسارەومەند بووم بە نمونەی منتیقەی شوان بۆ هەموو کەسێ یاخوا کەس تووشی ئەمە کارە ساتە بە نەیە